ئێمە وەکو خوێنکارانی بەشی یاسا لە زانکۆی هەڵەبجە ئەمڕۆ لە ڕێکەوتی سیویەکی 2022 لێرەدا کۆبووینەتەوە بۆ بابەتێکی گرنگ کە پەیوەندیدارە بە تەواوی خوێنکارانی بەشی یاسا لە زانکۆکانی هەرێمی کوردستانی تر چی حکومی بێت یاخود ئەهلی بێت. لە ئێوەی بەڕێز ڕوونەکە لەم چەند ساڵی دواییدا بە ساڵێکی دراسی خوێندن زیاد کراوە بۆ خوێنکارانی بەشی یاسا لە پای ئەمەدا هیچ ئیمتیازاتێک بۆ خوێنکارانی بەشی یاسا بڕیار نەدراوە. یعنی ئێمە کە ساڵێکی دراسە زیاد کراوە بۆ خوێنکارانی بەشی یاسا بەڵام لە بەرامبەر ئەمەدا هیچ حەقێک نەگەڕاوەتەوە بۆ خوێنکارانی بەشی یاسا. بۆ ئێمە بۆ پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە لیژنەیەکمان پێکێناوە لەلایەن نوێنەری شەرعی زانکۆکانی تری هەرێمی کوردستان حکومی و ناحکومیەکانیش بە ناوی لیژنەی داواکاری قوتابیان و خوێنکارانی بەشی یاسا لیژنەی داواکاری قوتابیان و خوێنکارانی سیستەمی 5 ساڵی کۆلێژی یاسا کە تیایدا پێک هاتووە لە نوێنەری شەرعی هەموو بەشی یاسا لە زانکۆکانی هەرێمی کوردستان کە لیژنەیەکمان پێکێناوە هاوشێوەی ئەم یاداش خوێندنەوە لە زانکۆکانی تریش هەر بەڕێوە چووە. بۆیە ئێمە لێرەوە بە ناوی خوێنکارانی بەشی یاساوە چەند داواکاریەکە ئاڕاستەی لایەنی پەیوەندیدارەکەین کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستیە داواکاریەکانمان پێک هاتووە لەمانەی خوارەوە. یەکەم گۆڕینی بڕوانامەکەمان لە بەکالۆرۆسەوە بۆ دیبلۆمی باڵا کە بە مافی خۆمان دەزانین لە بەرامبەر زیادکردنی ساڵێکی خوێندن. دووهەم لە دوای 2 ساڵ لە خزمەتی پارێزەرایەتی پلەی پارێزەرایەتی لە ڕاهێنراوەوە بکرێتە کارە. سێهەم ڕێژەی دەرچوون لە 60ەوە بکرێت بە 50 بۆ خوێنکارانی بەشی یاسا هاوشێوەی کۆلێژەکانی تر. چوارەم هەموو ئەو ئیمتیازاتیانەی کە بە کۆلێژەکانی تر دراوە کە سیستەمی 5 ساڵی پەیڕەوەکەن بە هەمان شێوە ئەو ئیمتیازاتانەیش بدرێ بە خوێنکارانی بەشی یاسا. خاڵی پێنجەم نەمانی تاقیکردنەوەی وەزاری لە سەرجەم قۆناغەکانە ڕوونە لە کە لەم 2-3 ساڵی دوایە کە بەهۆی زروفی بارودۆخی کۆرۆناوە ڕێگر بووە لە بەردەم تاقیکردنەوەی وەزاری ئەگینە هەر بەشی یاسا تاقیکردنەوەی وەزاری کردووە بۆ ئێمە داواکارین کە تاقیکردنەوەی وەزاری ڕابگیرێت. شەشەم هیچ خوێنکارێک ناچار نەکرێت کە بە زمانی عەرەبی خوێندن بکرێت چونکە ناکرێت چونکە ئێمە خۆمان دەزانین بەپێی دەستوری زمانی ڕسمی زمانی عەرەبی و کوردیشە بۆیە داواکارین هیچ دەرجەی ئیجباری نەکرێت کە خوێنکار هەر بە زمانی عەرەبی بخوێنێت. حوتەم گەڕانەوەی تەطبیقات بۆ خوێنکارانی کۆلێژی یاسا کە لەم چەند ساڵی دوایە هەر ڕاگیراوە ینی تەطبیقات خۆی سوودێکی زۆری هەیە بۆ خوێنکارانی بەشی یاسا لەبەرەوەی لە ڕووی جانبە عەمەلیەکەوە شارەزایەکی زیاتریە بێ بەڵام بەداخەوە کە ڕاگیراوە. ئێمە وەکو لیژنەکەمان ماوەی 10 ڕۆژ دەخەینە بەردەم وەزارەتی خوێندنی باڵا و لایەنە پەیوەندیدارەکان بۆ بەدەمەوە هاتنی داواڕەواکانمان. لیژنەکەمان پێک هاتووە لە نوێنەری ئەم زانکۆیانەی خوارەوە: زانکۆی هەڵەبجە، زانکۆی سەلاحەدین، زانکۆی سلێمانی، زانکۆی سۆران، زانکۆی کۆیە، زانکۆی گەرمیان، زانکۆی ڕاپەڕین، زانکۆی گەشەپێدانی مرۆیی، زانکۆی قەڵا، زانکۆی جیهان لە سلێمانی، زانکۆی جیهان لە هەولێر، زانکۆی نۆلیج، زانکۆی لوبنانی فەڕەنسی.